ساڵانە لە هەرێمی کوردستان بە هەزاران قوتابی لە قۆناغی چواری زانکۆ توێژینەوە لە بەشەکانی خۆیان ئەنجام دەدەن و لە چاوەڕوانی کۆتایی هاتنی قۆناغەکانی خوێندندان. بەڵام خوێندنی چەند ساڵەی قوتابیان و ماندووبوونیان لە هەرێمی کوردستان بەهۆی پشتگوێخستنیان زۆرێک لە ناومێدی و بێهیوایی لەلایەن قوتابیان دروست کردووە. هەمیشە دوای زانکۆ پێویستە قوتابیان هەلی کاریان بۆ بڕخسن ئەوەی لە پێش هەموو شتێکەوەیە بۆی سار دەبنەوە. ئەمە کاتێکە 4 ساڵ یاخود 4 ساڵی زانکۆ خوێنین بەپڕ هەک بەوە دێنێتەوە پێویستمان بەوەشە کە بتوانین ئەو هەک بەیە لە یەکێک لە دەستگاکان یاخۆ یەکێک لە شوێنەکانی وڵاتە بەتاڵ بکەینەوە. بەڵام بە حەکسەوە ئێستانێکە زۆربەی قوتابیان بێهیوا بوونە لە خوێندن کە ئەمە شتێکی زۆر خراپە بۆ کۆمەڵگا لەو کات و ساتانەدا چونکە چەندی قوتابی هان بدرێتن بۆ خوێندن هەرکەمە و پێویستە حکوومەت زیاتر جەخت لەسەرەوە بکاتەوە کە هەلی باشتر و نایابتر بۆ قوتابیان بڕخسێنێتن. هەرێمی کوردستان کە دەوڵەمەندە بە سامانی ژێرزەوی و سەرزەوی قوتابیان دوای تەواوکردنی قۆناغەکانی خوێندن دەرفەتیان بۆ ناڕەخسێ و ناتوانن کار لە بواری پسپۆریەکانی خۆیان بکەن. جۆرێک لە بێهیوایی لای قوتابیان دروست بووە دوای 16 ساڵ لە خوێندن و دەرچوونیان لە زانکۆ بەهۆی سوود نەبینین لە تواناکانیان پەنا بۆ کارێک دەبن کە لەگەڵ پسپۆریەکەی ئەوان یەک ناگرێتەوە. بەڵێ بێهیوا و ناومێدی قوتابیان لەوێ زۆر ڕوو بگرێتەوە ئەگەر ئێمە سەیری بکەن بەشێکی لە کۆمەڵگەوە سەرچاوی گرتیا بەشێکی لەو دۆخە سیاسەتە قبەسوێکە لێرەدا هەیە سەرچاوی گرتیا و بەشێککە لە دەرونی قوتابیەکانەوە سەرچاوی گرتیا کەمەش ینی دەگەڕێتەوە لە سەرچەند هۆکارێکی ژینگەی قوتابیەکان ئەم بێهیوایە قوتابیەکان تەنها بە قسە ڕاستێکی چارسەر ناگرێ بێ حکوومەت لێرەدا کار لەسەرەوە بکاتن کە چۆن ئەم بێهیوایە قوتابیان چارسەر بکە. گومان تێدا نیە قوتابی لەمە ئەو 4 ساڵە خاوەن بەهرەیەکێک جار زۆر ئەبێ ئەگەر پشتگیری بکرێ حتمما ئەتوانێت خزمەتێکی باشی گەلەکەی وڵاتەکەی بکە. بێپلانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیدارەدانی وڵات و بوونی چینایەتی و قۆڕەخکاری حزبی لە دەرەنجامدا نادادپەروەریەکی قوڵی لێ بەرهەم هاتووە و بەو هۆیشەوە لە ئێستادا و لە هەر کاتێک زیاتر تووڕەیی و ناڕەزایی هاوڵاتیان تەشەنەی کردووە و چاودێرانیش دەڵێن ئەگەر دەستەڵاتداران ڕێگە چارەی خێرا نەگرنە بەر تەقینەوەی دۆخەکە لە ئان و ساددایە. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.